لە چه دنیایەکدا دەژین؟ لە دنیایەکی غەمباردا دەژین. نازانم چۆن گەیشتینە ئێرە. لەم دنیایەدا کەسانی بێمۆڕاڵ ئەو دەڕێژن و گەلیش بێ دەربەست پێی تێدەخات. پێناچێ هیچ جۆرە ژیانێکی دیکە بزانن جگە لە بەدکاری، بەدڕەوشتی و دووڕوویی نەبێ. لەم دنیایەدا بە مەرجی هاوزەمین و هاوزمانیش گەشکە دەمانگرێ. پێکەنینی هاونیشتیمان نا خوێنڕشتنی بەختەوەرمان دەکات. لەم دنیایەدا خۆشەویستی بێمانایە. کوڕانی هاوزمانم کچان هەڵدەخڵەتێنن. ئەو وێنانەی کچان بۆ خۆشەویستیانی دەنێرن دەبێ بە شمشێری سەدە تاریکەکان و ملی خۆیانی پێدەپەڕێنرێ. کوڕانیش هەڵدێن بۆ ئەوروپا داوای مافی پاراستن دەکەن. لافی ئەوە لێ دەدەن کە ژیانیان لە مەترسیدایە. بێمۆڕاڵی گەیشتۆتە ڕادەیەک سەرانی گەل چێژ لە زەلیلی، نەخۆشی و نەخوێندەواری کوڕ و کچی نیشتیمانەکەم وەردەگرن. ئەوان خۆیان بە پاڵەوان دەزانن کە دەتوانن ئازاری خەڵک بدەن، کە خاک و مڵکی خەڵکیش داگیر دەکەن. بسکەی سمێڵیان دێ لەسەر مێزی ڕابواردنی شەوان دەڵێن هەر بە کەڵەگایی داگیرمان کرد. لە دنیایەکدا دەژین ڕۆژین بیران قەڵەمیان دەفرۆشن و دەنگیان هەڕاج دەکەن. سیاسیەکانیش درۆزنترین کەسن لەسەر زەمیندا. لە نێوان بەرداشتی ڕۆشنبیری قەڵەم فرۆش و سیاسی درۆزندا گەلی بێچارە هاڕراوە. لە دنیایەکە دەژین گەل دەبرێ بۆ سندوقی هەڵبژاردن، کەچی سەرۆک دەڵێ ئێمە دەنگیش نەهێنین، هەر دەسەڵاتدارین، ناڕووین. هەندێکی دیکەیان دەڵێن ئێمە خوێنمان داوە. ڕاستیەکەی ئەوە خوێنی ئێوە نەبوو. خوێنی دڵشادی برام، شەماڵی 16 ساڵی پورزام و غەفوری هاوڕێم و عوسمانی هاوپۆلم بوو. خوێنی ئێوە نەبوو، خوێنی ئەمان بوو. ئێوە کەشتی دەسەڵاتتان پێداپەڕاندەوە. لە دنیایەکە دەژین ئۆپۆزیسیۆن بۆ گوێ درێژی جۆگە لەم بەریش دەخوا و لەو بەریش. لە بەری پیشاندانی ڕاستیەکان لە هەموو قەیرانێکدا بە پەلەجار بۆ سوکردنی قەیرانەکە دەدات. ئۆپۆزیسیۆن وەک ئازار ڕەوێنی لێ هاتووە هەنگوین لە ئازارەوە دەدات. هەندێکیشیان مافی نیشتمان پەروەری لێ دەدەن. لەو نیشتمان پەروەرانە بزۆردی دواتر مەلەفی نیشتمان فرۆشتنیان هێندەی نیشتیمان گەورە بوو. لە دنیایەکدا دەژین کە گەل دێتە سەر شەقام بۆ داوای دادی کۆمەڵایەتی. سەرکردە پێیان دەڵێ چی دەکەن بیکەن، هەڵپەڕن گۆرانی بڵێن ئێمە بۆ چەوسانەوەی ئێوە لێرەین و بۆ زەوتکردنی ئازادی و مڵک و ماڵتان. کە لە وتەکەشی دەبێتەوە ئاهالەکەی دەوری هەمووی پێکەوە هاوار دەکەن سارۆک سارۆک. لە دنیایەکدا دەژین کە ڕۆشنبیرێکی خاوەن ویژدان لەسەر چاکسازی دەنووسێ. سەرۆک پێی دەڵێ با ڕۆشنبیریش بۆڕێ وەک سەگ. سەگیش مافی خۆی هەیە. ڕۆژی دواتر دەیان قەڵەم فرۆش لەسەر وتە بنرخەکانی سەرۆک دەنووسن. لە دنیایەکدا دەژین سەرانی گەل گەشکە دەیانگرێ. مامۆستایەک بە کۆشێک منداڵەوە برسی بکەن و بە پوڵی قوتی لە وڵاتانی ئەوروپا لەزەتی خۆیان دابین بکەن. لە دنیایەکدا دەژین کە مامۆستا فێرکاری منداڵانمان بەهێمنی داوای قوتی دژاوی دەکات. پیاوەکانی حیزبی قاید بەرشەقی دەدەن. هەندێک لە مامۆستایانیش دەخەنە زیندانەوە. هاوتای دز ڕێگرت جەردە و پیاوکوژ دەڵێن مۆڵەتی مانگرتنیان وەرنەگرتووە. دەبێت داوای قوتی خۆت مۆڵەتی بۆچی بێ؟ ئایا ئێوە مۆڵەتتان وەرگرت کە قوتی گەلتان دزی؟ لە دنیایەکە دەژین دادوەر بازرگانە لە بری دادوەری وەک قەرەقۆز بە بەندی سیاسیەکان هەڵدەپەڕێ. پەرلەمان قانون دادەڕێژێ بۆ ئازاری گەل و دەمکوتکردنی ئازادی خوازان. لە دنیایەکە دەژین ژیان هەڵاتنە لە زێدی خود و خاچی باو و باپیران. بەختەوەری لەو دیوی سنووری نیشتیمانەوەیە نەک لە نێویدا. کامەرانی دوورکەوتنەوەیە لە سیاسی دادوەر و ڕۆشنبیری هاوزمان. نیشتیمان ئەو دۆزەخەیە کە لێی هەڵدەین. لە دنیایەکدا دەژین گەر ئیسای زمان بگەڕێتەوە بۆ قورتارکردنمان
ئەو جەمعی لە خاچیاندا لە چاو ئێمەدا بە فریشتە دەبینێ. ڕۆژێ خۆنمان دەدی بە یەخستنەوەی هەموو پارچەکانی نیشتیمان. دەمانویست جیهان تێبگەێنین کە دژی مافی ڕەوامان نیشتیماندا بەشکراوە، کەچی ئەو پارچە گچکەی بەدەست ئێمەوە بوو بە خوێنی زیاد لە 15,000 هاو نیشتیمان سنووری نێودەوڵەتی دێگەڵەمان بۆ کێشە. دەمانویست هەموو دنیا تێبگەێنین کە ئێمە گەلێکی چەوساوی مافخوراوین. ئێستا دەمانەوێت هەموو دنیا تێبگەێنین کە خۆمان سەرکوت و بێمۆراڵین. لە دنیایەکە دەژین هەموو خۆنمان ئەوە بوو خزمەتی دار و بەرد و منداڵی نیشتیمان بکەین، کەچی ئێستا گەر لە گفتوگۆی میدیایەکدا ڕێی بەختەوەری بۆ نیشتیماندا بڕێژم، پێم دەگوترێ ئەرێ تۆ دەوێری بگەڕێیتەوە نیشتیمان. دەسا ئیسای زەمان بابێ.